سڵاوتان لێ بێم کاتتان باش من سامان بەشارەتی بەرنامەی حەوتپرسیارتان پێشکەش دەکەم. ئەمڕۆژ ینی هەواڵێکی خۆش نییە بەڕاستی دەربارەی چارەسەرکی کێشەکانی نێوان ئەولێر و بەغدا. داواکاری نوێ هاتووەتە ئاراوە ئەوەی کە بڵاوەکرێتەوە بە ناوی وەزیری دارایی تەیفسامی کە گوایە داوای لە هەرێمی کوردستان کردەوە 800,000 فەرمانبەرەی کە بەشدارن لە هەژماری من پێیان بدەن بۆ ئەوەی بیان بە بانقی ڕافیدەین بۆی بچێتە ناو پرۆسەی تەڵتینەوە. ئەمەی چەکە لە داواکارەکان بەڵام هەرێمی کوردستان ڕازی نییە بەمە. داواکاریکی کە هەیە ئەپیکور کە ئەو کۆمپانیانەی بڵێن بەرهەمێنانی نەوتەکەن لە هەرێمی کوردستان دەڵێن ئەو 16 دۆلارەی بۆ هەر بەرمیلێک نەو دانراوە بۆ بەرهەمێنان کەمە. ئەمە لە کاتێکدا بوو کە دەبوو ئەم مەگە پرۆسەکە ینی ڕێکەوتنەکە جێبەجێ بکرایە بۆ 2 مانگەمە ئەم 16 دۆلارە دانرا بوو دواتر کۆمپانیا بێت هەڵسەنگاندنکە بۆ ئەو کشێڵگەنەوتیانەی کە لە شوێنە جیاوازەکان هەیە بە پێی سەختی و ئاسانی بەرهەمێنانەکە و کاتە پارەکە گۆڕانکاری بەسەردادێ. بەڵام ئەمانە هەموو داواکاری نوێن کە ساتوونەتارە بەس ئەمڕۆ لە بەردەم هەولێر و بەغدا بوو بۆەوەی کە ئەو لیژنانەی کاریان دەکرد هەم لە مۆزوعی داهاتی ناوخۆ هەم نەوت هەم لە مۆزوعی تەڵتی بڕیارە سبەی ینی هەڵبەتە پێش کەوتۆ کۆبوونی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراق سبەی یەکشەمە دەکرێت کە ڕۆژانی ئاسایی ڕۆژی سێشەمە ئەنجام دەدات دەبێ ئەمانە بەڕاستی ئەم ڕێکەوتنی لیژنەکان بخرێتە بەردەم سەرۆکوەزیران سوودانی بۆ ئەوی بڕیاری لەسەر بدات. بەڵام تاوەکو ئێستا دیار نییە ئایا سبەینێ سوودانی بڕیار لەسەر نردنی موچەی مانگی 6 دەدا یاخودنا و ڕێکەوتنە کۆتایی هاتووە یاخود گرفتی نوێ هەیە. ئەمانە ینی کۆمەڵێک بەڕاستی پرسیارم من ئەمێوارە لە میوانەکەم دەکەم ینی زۆر جە قسەیش لەسەرەوە دەکرێت هەرێمی کوردستان بەڕاستی مەیلینی ئەم ڕێکەوتنە سەر بگرێ هەنی ئەوەی کە ئەوترێت لە میدیاکانی دەسەڵات ڕاست نین. حکوومەتی هەرێمی کوردستانیش تا و گۆسان نەچۆتە ژێرباری هەنادەکردنەوەی نەوت یاخود ڕادەستکردنی نەوت بە سۆمۆ تاو کۆسامە قسەی تیاکەم یەک بەرمیل نەوت تەسلیمی سۆمۆ نەکراوە بەڕاستی کەەوە شێکێکە لە مەرجەکان و هەروە 120 میلیارد دینارەکەش بۆ داهاتی ناوخۆ ئەمەش بەڕاستی گرفتی لەسەر حکوومەتی عێراق وەزیری دارایی دەڵێ تەواوی داهاتی هەرێمی کوردستان ناوخۆ نانەوتی لە 150 مانەوێ بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ نەخێوت داهاتە فیدراالەکان لە 150 دەدەین بە بەغدا. بۆیە بەڕاستی تاوکۆسا ئەمە هەر قسەی لەسەر و ڕێ نەکەوتون. میوانەکەی ئێوارەم زۆر بەڕێز چۆمان محەممەد شارەزای یاسا بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆ میوانمە کاچومان زۆر سپاس بۆ جەنابتان. بەڕاستی زۆر قسەمان لەسەر موچە کردو یان ئێستا لە هەرێمی کوردستانە بە میدیا و بە شارەزای سیاسی و یاسایی و پەرلەمانتار و هەر کەسێک بەڕاستی ئێمە کە یەخەیە گرینایەتە سۆدیۆ هەر کێشەکە موچێ هەڵبەتەم دۆخە ینی پارتی وێکێتی وای کردووە کە خەڵک بەس گوێ لە موچە بگرێ سێری ئەو بەرنامانش کاکە بەڕاستی باس لە موچەکە هەموو شتەکانی دیکە لە بیر کرا خزمەت گوزاریە پرۆژێکەیە کێشەی چوزانەوەیە بێئاویە ینی هەموو ئەمانە ئەمە بۆچی وای لێ هاتۆ بەڕاستی. لە سەرەتا بە ناوی خوا سپاس بۆ جەنابەت بۆ تەلەڤیزیۆنە ئازیزەکە. لە ڕاستیە مۆزوعی ئێمە ئەوە بێ بە 10 ساڵ ینی ئەم مۆزوعی موچە یان ئەم پەیوەندی لە نێوان هەرێم و بەغدا هەیە و کە ئاڵۆزی تێکەوتووە ینی بووە بە حەکایەتێکی مێش جارێ ناو دوان ناو و ئێستا واشی لێ هاتووە بەهای خەبەری جەنابتان ڕۆژنامەنووسێکی دیار و بنکۆڵکارن بەهای خەبەری لای خەڵک ئەوەیە کە موچەکەی دێ گرفتەکانی بەردە موچە چییە هیچ شتێکی تر لای خەڵک ئەو لەوێتی نەماوە گرنگی نییە و ئەو لەوێتی نەماوە ینی من نەزانم موچە بڕبڕی پشتی ڕاگررتنی ئەم کۆمەلگای ئێمەیە هەر بۆچی واشی لێ هاتووە هەر ئەمە شکستی فەشەلی حکومڕانی کاستە سیاسەکەی ئێمێ وایان کرد هەموو مجتەمع ڕەبت کرێ بە موچەوە بەشێکیش نییە لە سیاست بێگومان بەشەکە لە سیاست لە قۆناغێکا تۆ نیوەی کۆمەلگاکە و کردووە بە خانەنشین نیوەی کردووە بە تاعین کە لە کاتێکا وەزارەتەکانت پێویستی نیە بەس بەوەی وەلا و بەڕایی حزبی پێ بکڕێ بۆی ڕکابەری حزبی پێ بکەی ئێ باشە یعنی مەبەستم ئەمڕازی لە بەردەستا بۆ بیری ئەو سەری و نەبوو ئەمە
تۆ هەر پڕێکەکەیتەوە هەر جێگە پڕەکەیت و هەر مۆزەفێنیت و هەر تاعینەکەی گوێ بە سێکتەرەکانی تر نایی ئەم بەدبەختیە بەهۆی ئەوە دروست بووە کە دروستیش بووە وای لێ هاتووە لە ئێستاە خەڵک نەحاقی نییە نەوە ڕۆژارێ موچە ببێ بە وەرزی هیچ شتێکی تر لای ئەو گرنگی نییە کە بۆ نمونە ئێستا کەس باسی بێئاوی ناکە باسی بەندا و کە تێڕوانینی حکومت ناکە بۆ 5 ساڵی لە بەردەسا بۆ بۆی قەیرانی کەم ئاوی لە هەرێمی کوردستانە حەلکە ڕاستەوە ئێستا باسی هەولێر دەکرێ ئەوە سلێمانی باسی دروستکردنی بەندا بڕۆ بۆ کارەبا ئێستا بە وەزعشەوە کە ئێستا پرۆژەی ڕووناکی لە سلێمانی و لە زۆر شوێنە جێبەجێ کرێ فۆکەسەکان لەسەر ئەوە نییە با پەلە نەکەین لە زستانە بزانین ئەم دۆخەچێتە سەر پێی خۆی بزانە دۆخی خەڵک چی لێ لە بەرامبەر ئەو پارەی کە بۆ خەڵکێتەوە قەزدەم لە چییە یەک دنیا مەلەفی نیشتیمانی نەتەوەی خزمەتگوزاری هەموو ئاوا خەفە کراوە تەنها چاوەکە لەسەر موچەیە ئەوەی کە مەوزوعی موچەشە لە بینی هەرێم و بەغدادا کاک سامان حکوومەتی هەرێم کاستە سیاسیەکە جاری ئەویان لێ ئێمە لەگەڵ بەغدادا ڕێکەوتوین و ڕێکەوتنێکمان کردو کردیان بە دەستکەوتی شەندێ لایەن ئەوانە وەکو دەستی سەرچۆپی ئەوەی و من قسەمتیا کردەوەی من لەگەڵ سوودانیا قسەم کردەوەی و من تەڵەبەکەم بۆ بردو ئیتر بەهەر حاڵ بەتەڵ دروست بوو بەتەڵی شاشە و بەتەڵی هین دروست بوو بەڵام تقریبا لە حەڤەی حەوت حکوومەتی عێراق فەرمانێکی دەرکردووە بۆ مەوزوعی موچە لە کۆبوونی ئەنجومەنی وەزیرانە ژمارە 550ە هی 2005 لە حەڤەی حەوتە کە بڕیاریە لەسەر ئەساسیەوە موچەی مانگی 5 بدرێ ئەمە دوای ئەوەی کە نزیکەی 80 ڕۆژ لە دەرچوونی بڕیارەکەی تەیوسامی کە قەراری دەرکرد بۆی ئەڵێ ئێوە حسەتانەمە ئەو موچەی مانگی 5 لەسەر مەبنای ئەو بڕیارەی حکوومەتی عێراقات کە هەرچەند خەڵکێکەکەی پێی وایە ئەمە ڕێکەوتنە لە ڕاستی ئەمە ڕێکەوتن نەبووە کاک سامان بۆ چکە ڕێکەوتن چییە تۆ ئەبێ دوو لایەن هەبێت مانگی 5 ئەمەی کە لە مانگی حوتی شاکرا بۆ چکە تۆ ڕێکەوتن ئەبێت دوو تەرەفەکە ئەمە لێک تێگەشتێک بووە بە بڕیاری حکوومەتی عێراق چکە واش باسەکرا لە هەرێمی کوردستان شتێکی نردووە بۆ ئەوێ دوای شتێکی تر دەرچووە گوایە باسی ئەوە کرێت ئەمە بۆ مانگی 5 و 6 بووە بەس مانگی 5 دانراوە ئەمە ڕابت کراوە بۆی کە نەوت تەسلیم کرێ قەستم لە چی ئەگەر ناوی ڕێکەوتن بووە ئەبووە ڕێکەوتنەکە ئیمزای هەردوو لاب کرایە و ئێمە هەر ئەو کاتەشی کە ئەبڕارەکە دەرچوو پێشبینیەوەمان کردوتمان ئێمە تەجروبەمان هەیە ئەم کابینە حکوومەتە لەگەڵ ئەم حکوومەتەی هەتا سوودانی و هەتا کابینەکەی پێشتریشە ڕێکەوتنێک ناو دوان ناوسیان ئەنجام دراوە هیچی جێبەجێ نەکراوە لەسەر ئەرزی واقع چکە ئەو تەحەدا و یان ئەو لەم پڕانی کە هەیە ئەچتە تەفاسیلاتەوە بۆ چارەسەرکردنیان پرسە کێشەی تایە چکە مەوزوعی موچەی خانەنشینان و فەرمانبەران گرێدراوە بە سێ پرسەوە کاک سامان ئێستا جەنابەت لە پێشەکیەکە باست کرد یەک مەوزوعی نەوتە مەوزوعی داهاتی نانەوتیە داهاتی ناوخۆیە مەوزوعی تەوتینە ئەمە ڕنگڕێژی ئەم چارەسەرکردنی کێشەکە کراوە کە یەکیتە سەر پرسەکان حتا لەو ڕێکبڕیاری کە ئەنجومەنی وەزیرانی عێراقیش لە حەڤەی حەوتا دەریکرد لە ڕابردووە حکوومەتی هەرێم زۆر باسی ئەوەیە کەیان و کاکابێ مەوزوعی موچە جیا بکرێتەوە لە ئەرکە قانونیەکان مەوزوعی ڕادستکردنی نەوت و داهاتی نانەوتیە هەر خۆیان ڕازی بوون بەوەی کە ڕەبتی بکەن یعنی ڕەبتێ دروستکەن لە بینی ئەوەی ئەڵێ تاکو نەوتەکە تەسلیم نەکرێ موچەی مانگی 5 نانێرین ئەی باشە ئەیتر بۆ گلەی لە عێراقەکەن تۆ خۆتان ڕازی بوون بەشێک من لەوەی کە ئیلتیزاماتەکە بێ بە متەبادیل ینی تا داهاتەکە نەنێری داهاتی نانەوتی تا نەوتەکە تەسلیم نەکەی من موچە نانێرم هەرێم خۆی ڕازی بۆ کە لە کاتێکە کاک سامان ئێمە دیراسەیەکی کۆی قانونی موازنەی هەموو ساڵەکانی ڕابردووی عێراقمان کردووە لە یەک ساڵە لە ساڵی هەڵە نەبن 2015 باسی ئەوە کات دەگەر هەردوو حکوومەتی هەرێم و عێراق هەر لایەکیان ئیلتیزامەکەی تری جێبەجێ نەکرد حەق درێ بەلاکەی تر ئیلتیزامەکەی جێبەجێ نەکا بەس لە یەک ساڵە ئەو بابەتە باس کراوە یعنی ئەم قانونی موازنی 2023 و 24 و 25 بڕگەیتیان نییە ئەو ڕەبتە بکا بڵێ تۆ موچە نەنێری نانێرم تا ئەو کاتی ئیلتیزامەکانە جێبەجێ نەکەی بەڵام هەرێمی کوردستان چۆ ژێرباری ئەوەش چۆ ژێرباری ئەوەی کە تا نەوتەکە تەسلیم نەکاو لەگەڵ داهاتەکە موچە نەنێرێ کامە هەڵەیە بوو بەسەریان ناتێ پڕی کە ئەمە دیفاع لە دزوو گەندەڵ و شت ناکەین ینی مەبەستەکەەوەی زۆر جارباسی ئەوە کرێڵێ با موچە جیا بکەینەوە لە شتەکانی تر هەر خۆیان تێکەڵاوەکەنەوە ئاخر ڕێکەوتن هەر تێکەڵاویان کردەوە بۆی لە دادگای فیدرالی جاکرا بوویەوە بێگومان زۆر بەڕوونی باس کراوە لە قەرارەکەی محکەمەی ئیتیحادیشە یەیتە سەر ڕێگریەکان کاک سامان یەکەمیان ئەوەی کە ئێستا باسەکرێ جەنابەت فەرموود بەیانی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران و لەسەر بڕیارەکەی حکوومەتی عێراق ئەو لیژنانەی کە پێکات سێ لیژنە پێکاتوە لیژنەیەکیان بۆ ئەو گرێبەستی بڵین کێڵگانی کە نەوت ئەوەیە چەند بەرەمهێنی توانیان هەیە مەوزوعی دووەمیان داهاتی نانەوتی ئابزان چەندێکیان هەیە بۆ قۆناغەکانی داهاتوو ئەوە راپۆرتی حازرکرێ مەوزوعیان خاڵی سێ مەوزوعی تەوتین و جێبەجێکردنی بنەجێکردن یان بە
ئەلکترۆنیکردنە جا هەر ناوێکی لێنەی بە بانکیکردنی موچەی موچە خۆرانە ئەم سێ بابەتە لیژنەیان بۆ پێکاتوە لیژنەکان هاتوونەتە هەولێر ئەمانی چوونە بەغداد بەڵام کاروبارەکانیان گرفتی تایە ناکۆکی هەیە لە تێڕوانینەکانیانە ئاڕایی جیاوازەیە لە بینی هەردوو حکوومەتە و هەر لەبەر ئەوە شەگەسەی کۆبوونەوەی بەیانی بکەین جەنابیشتان لە پێشەشی کاسەی کۆی خەبەرەکانی تری ئەعلامیشکەی هەواڵێکی دڵخۆشکەر نییە بۆ کۆبوونەوەکەی سبەی هەواڵێکی دڵخۆ من تەمە ناکەم بەیانی و بڕیار بدرێ و چۆمانیانی یەکێک لە هەنگاوەکانەوەی ینی ئەگەر بۆ نمونە ببووە ئێستا بۆە حکوومەت هێرێم بڕیاری بایە بووی تاکا کە من ئەو نەوتەی بەرهەمێنەمەوە ڕادستێکە ئەمە نەکراوە نەک ئەوە نەکراوە ینی هیچ هەنگ ئەو خاڵانەی کە جێی ڕێک بڵین گفتوگویان لەسەری کردو بۆی هەنگاوی عملی بۆ بدە هیچ جێبەجێ نەکراوە هیچ شتێکی جەهار ئەوەیە لیژنەکان دانیشتون گفتوگۆیان کردو هەرێکی سوور لەسەر ئاڕایی خۆشی ینی هەرێکی پێداگرە جەختکردنەوەی لەسەر ئاڕاکان هەر ئەمە شەوای کردو ئەگە گریمانەوە راپۆرتیش نووسرا بەیانی خات و تەیف راپۆرتەکەی بردە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بەم ئەجواء حەل نابێ بەم ئەجواء موچە نایە تۆ نەوتە نایابێ و داهاتی نانەوتی تەسلیم نەکردبێ و تەوتین و ئەوەش نەگەشتنوێتە حەلکە ئەتوانی خاڵ بە خاڵباسیکەین بە ئاسانی ئەوی داوای ڕقم حسابی بۆ نمونە ئەم هەزار کەسە ئەڵێ وە لە ژمای منەیەم بە باقی ڕافیدەین بۆی بچێتە ناو پرۆسی تەوتینەوە ڕاست ئەمە بەڕاستی هەرم ڕازی نییە بێگومان ڕازی نییە ئەو سێ خاڵە بۆیە هەتا گەرسەی جەدوەلی ئەعمالی کۆبوونەوەی بەیانی ئەنجومەنی وەزیرانی شکێی عێراق باسی موچەیتیانی نەخێر تەمە ناکەین تایە بێ و بڕیاریش درێ بەڵام با خۆمان نەخەڵەتێنین ئەبێ ئەو بزانیارانی کە ئەدرێت لە ڕێی میدیا بەڕێزەکەتانەوەی بۆی میزداقێتی بێت چکە کۆمەڵی خەڵکیشمانەیە کۆمەڵە کەناڵی میدیانیمانەیە کاک سامان والله شەڕی عەساب و دەروی خەڵکاکە ئەوە هەواڵی خۆش هەیە ئەوە بەیانی موچە دێ و کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە دڵنیە ینی یەک دنیا هیوای سەرابیان بۆ خەڵک دروست کردەوە فەرمانبەران بۆیە ئێمە ئەبێ ڕاستی بە میلەتی خۆمان بڵین قورسە بەیانی بڕیار بدرێت لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانەوە سەرفکردنی موچەی مانگی 6 بەڵام ئەوە هەیە کاک ئێسامان پێشبینی کراوە لە مانگی 8 موچەی مانگی 6 سەرفکرێ سێ و بەدبەختێکە وەڵا هەر بۆ قسەکەی جەنابەت یانیەوە بۆ بینەرانیش بەڕاستی من ئەمڕۆ لەگە پەرلەمانتارێکا قسەم کرد وتی لە ڕۆژی یەکشەممە تاوەکو یەکشەمەکەی کە عوتڵێ لە بەغدا بێگومان لە دووشەممە ینی ئەگەر بەیانیش بڕیانێنە بێت چاوەڕێکی تا من هەفتەی داهات من ئەو معلوماتم هەیە ئەگە تۆ بەیانی پێ قورسە بڕیاری لەسەر بدرێ موچە بێ لە دووشەمەوە عوتڵێ تا یەکشەمە یەکشەمە دەوامی فەرمی لە عێراق بەبووی ئەم مەراسیمەی ئەوەوە لە عێراق نزیکی 5 ڕۆژ عوتڵێ 4 ڕۆژ بۆ 5 ڕۆژ یەکشەمە دەوامی فەرمی لە عێراق باشە کە دەوامیش نەبێ کورەوان بە هزار حاڵێکە چی بۆ لای مدیر عامیەوە مدیر عامی غەزێنە ئیمزای کردو ئەوە مدیر عامی نازانچی ئیمزای کردەوە تەیف لە حەجاتەوە بە هزار حاڵ قەراری وادێ چجا دەوامیش نەبێ بۆیە قورسە ینی ئەکەوینەکەیەوە ینی من حسابم کرد یەکشەمەکەی کە حەڤی مانگ دەم خۆش نزیکەبینەوە لە 20 مانگ پێشبینی کراوە لە 20 تا سەری مانگ موچەی مانگی 6 آخر کاک چۆبان ئەوەی تۆ کە جەناب باسێکەکە کە موچەکەیش بێ بەڕاستی ئەبێ بە هەندێک ئیلتیزاماتی هەرێمان بێگومان جا ئێستا باسێکین ئێستا باسی ئەو خاڵانەکەین ئایا لەم مودەیە ئەم ئیلتیزاماتانە نزیکبوونەوەی زیاتر فشارە دەوری و قیمیەکە بۆ ئەم بابەتانە دروستە بێ یەک موضوعی نەوتە کاک سامان ئەو خاڵانی کە تا ئێستا محەلی نیزاعن و هەر بە ئاسانیش حەل نابن موضوعی نەوت موضوعی داهاتی کۆمپانیەکانیش هاتوونەتەوە خەت کۆیترە مە نازانمە کاک سامان بەڕاستیەمەش بیانوویەک بێ یەکێک لە بەدبەختیەکانەوەیە پرسیارێتە پێشەوە هەر بە فعلی ئەم نەوتە کە ناوی نەوتی هەرێمی کوردستان هەر بە فعلی خاوەنەکەی هەرێم و حکوومەتی هەرێمە پێگومانەوەوان بوون بە شەریک ئەو گرێبەستانی کە کراوە ئێستا خاوەن ماڵ بەشێکی ئەوانن باشە لە هیچ دنیا نەبووە هەر لەبەر ئەوەشە ئەم مەلەفی نەوتە ئەوەی کە عێراق جا ئێمە باسی دزی و ڕاوڕوتی پاڵاوگەی عێراق وانە ئەوە کەیفی خۆیەتی بەس ئەوەی کە بە قانون ئەفرۆشێ ئەو گرێبەستانی کە عێراق کردوتی گرێبەستی قانونی شەفاف ڕوونن ئەزانی بەکی ئەفرۆشێ ئەزانی چۆن ئەفرۆشێ لە ژێر ڕقابایە بەڵام ئەم گرێبەستانی کە ئێمە کردومانە گرێبەستێکی هاوبەشێتین ئەوانمان کردووە بە خاوەن ماڵ یعنی ئەمە لە دنیا نیە تۆ ئەو بکەی بە خاوەن ماڵ ئەویش ڕەئی هەیە کۆمپانیەکانی ئەپیکۆر و ئەوانە ڕەیان هەیە و لە هەمووشی گرنگتر کاک سامان یعنی کۆمەڵە زەمانەت و حەقی ئەم کۆمپانیا ئەزنەبیانە نزیکی 4 ملیار زیاترە 4 ملیار دلار تا ئێستا ئەم حەقا کاک سامان چی ئەیاتەوە چۆن ئەدرێتەوە و کەی ئەدرێتەوە تا ئێستا لەم مشتومڕی نێوان 4 ملیار ئەوەی کە باس دەکرێ بەشێکی کۆنە لە کۆنەوەی کە ئێستا باسی ملیار ئەزانم من باسی کۆنەکەشەکەم ینی حکوومەتی هەرێم ئەگەر ئێستش ئابم مەلەفە ئاوا دەست پێ بکاتەوە ملیارێکی هی ئەو فترەیە کە بەڵێ ئەوە کراوە باقەکەی دی کۆنە ئێمە هەرێم وا ئیدعا کرێ بە مەموچەی موچە خۆران و 30 ملیار خەرزاری
28 بۆ 31 ملیار قەرزارین کە بە پاشەکەوت و بە لێبڕین و بەو پارانی کە لەسەر حکوومەت هێرێمە ئەم بڕە پارانە بە تایبەتی ملیارەکەی کۆتایی داوایە کاڵە چۆن ئەمەیتەوە بە چ ڕێژەیەکەمەیتەوە زمانەکە چییە تا ئێستا ئەم زمانە وەرنەگیراوە لەلایەن حکوومەتی عێراق و کەی و چۆن و لە چ بەروارێک کادرێتەوە تا ئێستا ڕوون نییە باش ئەم نەوتی بە قاچاق ئەفرۆشێمە بوو پارەکەی بۆ چییە جاوە لەوانەیە بەشێکی بۆ ڕاوڕووتی خۆیانەوە بەڵاستی ئەو هەموو تەلەڤزیۆن و شتە ئەکرێتەوە و خۆ ینی کاک ئێسابان جەنابتان ئێستا بڕات بەوە هەیە نەوت بە قاچاق ئەفرۆشێ ینی خەڵکیەکەی نکۆڵی لەوەکە بەڵێ من دوێنە میوانێکەمە بوو ئەشواخان عزیز بوو لێمەی تۆ ئەڵێ نەوت بە قاچاق نافرۆشێ ئەی قاچاق تۆ ئەسڵ وایە نەوت کە ئەفرۆشتێ بە گرێبەستێکی ڕوون هەبێ ئەی بە چ کۆمپانیایەک و ئەم پارێچێتە چ داهاتی شوێنێکەوە فەرمو پێمان بڵێن ئەو یعنی ئەم تەنکەرانە چییە ژمارەکە دانەیە ناو دوان ناو سیان ناو 1000 و 10,000 و ئەو ڕقەمانی کە باسەکرێ و کۆمپانیەکانی نەوتی نکۆڵی لەوە ناکەن نەو بەرهێمێنن وەفرۆشتێ ئەی نکۆڵی ناکەن لەوە ینی من ینی لەگەڵ ڕێزمە خۆ لەوانەیە هەر خاتونی بەڕێز ئەشواخان و خەڵکی تریش هەروە بڵێ لەوانەیە بڵێ کاکەوە بە قاچاق نییەوەی باشە قاچاق نییە چییە ئێوە ناوشتمان ناوهێنەوە ناوی ئەنتیکە دۆزنەوە بۆ ئەو پرۆسانی کێنە پێشەوە لە مۆزوعی لێبڕین و پاشەکەوت ها ناوی جوان جوان لەهێنە پێشەوە فەرموو بۆ ئەم عملەیە ئەم دەرهێنانی نەوت و ئەم بڵێن یەکلاکردنەوەی ساخکردنەوەی بە چ ڕێگەیەکە چۆن ئەفرۆشتێ بە چی ئەفرۆشن ئەدرێ بەچێ پارەکەشی بۆ چۆڕوە لە کاتێک هەر بەرهەمیە شارەزایەکی بواری نۆ دایان قسەی بۆ کردم وتیان بیرە نەوتانە کە بیوەسێنی بەڕاستی کوێرە بنەوە نامێن باشە بێ بەرهەمێ بۆ بەرهەمەکە زیاد دەم خۆش تۆ بەردەوام پێویستە بە تەتویرە بەڵام قاچاق فرۆشا و داهاتەکەی ناڕوون ئێ باش ئەگەر تۆ نازانی بە کێ فرۆشتێ نازانی چۆن ئەفرۆشتێ گرێبەستەکان ڕوون نییە پارەکەشی ناچێتە داهاتی حکوومەت و خەزانێکی شتیەوە هەشتەوە پێم بڵێم قاچاق نییە ئەی شتی نەرمترتان بۆ دۆزینەوە ینی خاترتان گرین ئێ باشەوە قاچاق نییە بەسەر چاو ئەوە بە گریمان بە سنوورەکانە ئەڕوا و بە سنووری تورکیا و بەوێ ئەڕۆیان بەش ئەی ناوی چی نێ بڵێن ئەم ساخکردنەوەی نەوتە بەم فۆرمە لە دەرەوەی هەموو ڕقابەیەکی ئاسمانی و زەمینی و پەرلەمانی ئەوە چ ناوێکی لێ بنین کاک سامان چ ناوێکی لێ بنین کە لە کاتێکا نازانی بۆ چۆڕوە پارەکەی بۆ چۆڕوە فە لەبەر ئەوە بەڕاستی ئەو بابەتە ینی قسە هەڵ ناگرێ ینی لەگەڵ ڕێزمەکەم بۆ ئەو قسارێشم کرد ینی ئەمیز بێمە سەرم خاڵە ینی لەو کاتێک کە بۆ نمونە درۆنەکان بردومانی چێلگەنەوتەکانیان کردووە ئەوان ناڵێن بەرەمێنانمان کەم بووە تۆ یا بەشێکی ڕاگیرە بەڵام لەو کاتەوە تاوەکو ئێستا نەوت بە قاچاق هەرڕوە بیزەبێت نەوەستاوە پرۆسی نەوت هیچ کاتێ ناوەستی ئەو مەگەر ئەو هەفتەی ڕابردوو ینی بەڕاستی تەسویر ماگرد و بڵاومان کرد ئەو مەگەر ئەو چەند ڕۆژی کە دۆخە ئەمنیەکەی لە ئێرانە هەبوو کە درا لەو شارانەوە بە شەڕی نێوان ئێران و ئیسرائیل بووە مەگەر لەو فترە زەمەنیە بوو بێ ئەینا باخەکەی تری نەوت بە تۆتەڵ یەڵم بە عمومی کێڵگەکان نەوت نەوەساوە ئینتاجی نەوت نەوەسێنراوە و هەر ئەو کاتەشی کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی پابند کرد بە 280,000 بەرمیل ڕۆژانە پەنجای بۆ خۆی بێ 230 بۆ عێراق بێ کاک سامان ئەمە بۆ ئەو دوو مانگی سەرەتا مانگی 5 و 6 گرێبەستەکە خۆر ینی زۆر بەڕوونی وەکو خۆری دەمکەلی ئێوارە نەمانزانی ئەمبینی ئەو درۆنانە دراوە لەو کێڵگانە ئەگەر ئەشیانزانی ئەو ڕقەمە گریمان بەرهەم نایە بۆ لەگەڵ وەفدەکانی عێراق و حکوومەتی عێراق نەیانوت کاکە ئەمە لەم تەوقیتە ئەم ژمارانە بۆ ئێمە قورسە ئەی باشە کە گریمان ئەوەشنەوە دوای گرێبەستەکە دوای بڕیاری ئەنجومەنی وەزیران ئەڵەن چی کاکە ئەو هەموو درۆنە لە کێڵگەکانی داوە ئێمە توانای ئینتاجمان کەم بۆتەوە بۆ خوارە 100,000 ئێستا گریمان باسی ئەوە کرێن باسی 130,000 کرێت زیاتر 130,000 وانەیە کرێ 50,000 بۆ ناوخۆیە باخەکەی ئێ باشە کاک سامان گریمان ئەگە ئەوە ئێستا 80,000 حازرە بۆ تەسلیم ناکرێت هۆکارەکەی چییە هۆکارەکەی بەشێکیوەیە ئیلا ئەمانە گیرۆدەی دەستی کۆمپانی ئەزنەبیەکانن لە خاڵێکی تر هەیە کاک سامان هەر بە فعلی حکوومەتی هەرێمی کوردستان ڕوونتر پارتی دیموکراتی کوردستان ئیرادەیەکی ڕاستەقینەی هەیە بۆ تەسلیمکردنی مەلەفی نەوت ئێمە پرسیاری منە ینی من ئەوەی کە بینم هەیە من بە تەسەوری خۆ من تێڕوانینێکەیە لە لای خۆشەویستانی پارتیەوە ئەوان بە تەسلیمکردنی نەوت بە ڕادەستکردنی نەوت بە تەسلیم بوو نەزانن پیان وایە گەر نەوت ڕادستی بەغداد کرێ ئیتر کۆتایی دنیاە و قەوارەکە هەڵەوەشێتەوە لە کاتێکا خۆتان دەجار قانونی موازنەتان ئیتیفاق تیا کردو و دەنگتان پێیاوە ڕێکەوتنتان لەنا ئەوان و ساڵ 400 بەرمی دەم خۆش ڕازی بوون بەو بابەتە و گفتوگۆتان کردووە ئەم نەفەسە ساڵە باسی ئەوە تا ئەم ساتە ئیرادەیەکی سیاسی جددی باڵانیە
بۆت ئەم تەسلیمکردنە ئەمە باسی لایەنە سیاسی و حزبەکەیەکەم باسی گرفتە تەکنیکیەکانی شەکەی ئەو کۆمپانیا بیانیەکان و کۆمپانیەکانی وەبەرهێنانی نەوتیش ئەمە گرفتێکە و ئاخر ڤێرژنی قسەکردنی ئەم کۆمپانیانە ئەوەیە ئەڵەن چی ئەڵەن ئەو 16 دلار کەمە ئێمە شەڕێکی دنیای گەورەکرا لە پەرلەمانی عێراق قانونی موازنە هەموار کراوەتەوە بە 16 دلار ئێستا ئەم بەڕێزان ئەڵەن کەمە دیارە نانوێ حەلکرێ دیارە ئەم بابەتە نانوێ لێرە کاک چۆمانیانی لێرەوەی کە زەرەرەکە بەڕاستی موچەخۆرانی هەرێمی کوردستانە بەڵێ وایە چونکە بۆ ئەوان تەسلیم نەکردنەکە لە قازانجی حیزبە ئەم دۆخەی کە ئێستا هەیە ئیدامەدان بەم دۆخە چی لێ نە لە مەسلحەتی خەڵکە نە لە مەسلحەتی حکومت بەمانە حکومەتە خزمەت گوزارەکە چکە بوجە و قاسەکەی بەتاڵە لە خزمەتی پرۆژە ئیدامەدانی پرۆژەکانە لە خزمەتکردنی تێپەڕانی قەیرانەکەیە لە خزمەتی کاستە سیاسیە بەرژەوەندی خوازەکایە کە بەهۆی نەوتەوە سوودمەندن و بوون بە ملیالەر تەلەڤزیۆنەکەنەوە یعنی تۆ سەرنج بە ئێوە یعنی ئەم تەلەڤزیۆنە ئێوە بڕەوە دەیان شوێنی تر دروستکردن و ئیدامەدانی تەلەڤزیۆنی فەقیرەکەیە ڕاستە فەقیرن لە ڕووی لەوانەیە هەندێک پێداویستیوانە بەڵام نەبێ بە وەسفی ڕوبەڕوو دەوڵەمەندن لە گەیاندنی پەیام و ڕاستگۆییتانە نەبێ بە مجاملەکە لێرە قسەکەین بەڵام مەبەستم یەک شتە ئەم هەموو تەلەڤزیۆنە ئابم فۆرمە گەورە ئەکرێتەوە ئەم پارانە لەکوێ بوو ناڕاست ئەم پارانە ینی بڵین حتا قەیرانی حیزبیان ینی حزبت هەیە زۆربەی حیزبەکان لە قەیرانی داراییان ئەمانە لە خۆشگوزەرانی لە ترۆپکی خۆشگوزەرانیە مامەڵەکەن موچی کادرەکانی بە سەر چاو بەڵام قەزم لە چییە ئەم پارەی نەوتە بەم فۆرمە بۆ ئەو کاتە گەر نەوت ڕادەست کامەی نامێنێت خۆی ئەگەر نەوت ڕادەست کرێ چکە داهاتەکە ئەوەیە ینی خۆ داهاتی ناوخۆکە تەسەوڕ ناکەم بەشی داهاتی ناوخۆی سە باسێکین بەڵام ئەو پارە مفتە زۆرە زەبەلاحی کە ئاڵێ پیاوەتی بەسەراوی حەمامەوە کرێت کە دەنگی پێکرێت تەلەڤزیۆنی پێکرێتەوە کە ڕەت لە سیارەی گەورەی پێ ئەوە کرێ کە گەشتی پێکرێت کە فڕۆکەی تایبەتی پێکڕێ کە باخیری تایبەتی پێکڕێ کە دوورگەی پێکڕێ ئەمانە بە پارەی نەوتەکرێ کە حتا کە وەسائلی بەدەستەوە بێ لە ئینتیخاباتە تەزویری پێکە ڕکابەری حزبەکانی تری پێکە بەشی زۆری بنەوتە ئەمە نامێنێ بەم فۆرمە ئەمە نامێنێ خۆ من ئێستا کەواشەڵێ وەڵڵی کاک سامان جا ڕێکیش دروست بۆ کاک سامان بۆی دوایە سەر خاڵەکانی تر من دڵی من عزیێتەیە و دڵی ئەو خەڵکەیە عزیێتەیە کە خەمخۆری ئەم نیشتیمانەیە ڕێ دروست بووە تۆ هەر ئەتەوێت کە موکوڕەکانی حکوومەتی هەرێم باسەکە یان ئەم کاستە سیاسیە ئەڵێن ئەمە عێراق سوێتی ڕاستە ئەو هێرشە بەڕاستی ئەڵێن ئەمە بوون بە دەڵاڵ و چاوساغی عێراق کە لە کاتێکە خۆیان عێراقیان بنێت نایەوە خۆیان لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی تازی عێراقەوە مکەوینی ئەساسی ئەوە بوون خۆیان لە هەموو پارێزگەکانی عێراقا کاسپی و بازرگانیەکەن خۆیان قائمە بن ئەڵەن چی ئەڵێن ئەمە تازەترینیان ئەمە ناوەکانی ئێمەیە کاندیدەکانی ئێمە بۆ بن بە سەفیر لە وڵاتەکانە دیفاع لە عێراقن خۆیان وەزیری خارجیان هەیە خۆیان جێگری سەرۆکی حکوومەتیان هەیە پۆستی گەورەیان هەیە خۆیان سەفقاتیان هەیە خۆیان لیستیان تەقدیم کردووە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق خۆیان هەر لە ئێستا خۆیان حازر کردووە بۆ کابینەی داهاتوی عێراق کاکە بۆ ئەمانە بە خائین و خۆفرۆش نابین خۆیان شانیان ماچەکەن من مەبەستم چییە ئەم نەفەسە بێ کۆتایی پێبێ ئەم نەفەسە بۆ هەر ئەوە شەوای کردووە تێڕوانینی پارتی دیموکراتی کوردستان لە تەعاملکردن لەگەڵ بەغدادا تا ڕادەیەک تێڕوانینێکی بەغا بە قوڵایی استراتیجی خۆی نبینێ بەڵام ئەی هێزەکانی دەرەوەی پارتی بە تایبەتی چێتی بە تایبەت لایەنەکانی تر ئایا بەغداد بە قوڵایی استراتیجی ئەبینن ئایا ئەوانە توانن ڕۆڵیان هەبێت لە ڕاستکردنەوەی ئەم معادلەیە تا ئێستا نەیانتوانی ئەگەر بۆ نمونەوەی جەنابەت باس ئەگەر بۆ نمونە یەکێتی لایەنەکانی دیکە ینی بەدەر لە پارتی خۆ ئەتوانن ینی بڕۆنە بەغداد جۆرێک لە ڕێکەوتن کاکە هیچ نەبێ ئەم سنوورە ناتوانێت ڕێکەوتن لەگەڵ بەغدا بکە ئەگەر بێتە سەر ئەوە تۆ ئەتەوێت قواری هەرێمی کوردستان و ئەم یەک پارچەیە پارێزیە بێ بەڵام ئەگەر ئەم بڵین پارتی هەر دەستبەرداری ئەم کەڵکەڵە ڕوئیا ئەوە نەبێ هەر پێداگری لەسەر ئاڕاکانی خۆی کە خەڵک فەوتا کاک سامان موچەخۆر فەوتە کاستە سیاسەکەی تری دەرەوەی پارتی ئەو ڕۆیایی کە ئێستا هەیەی لە تەعاملکردنی لەگەڵ بەغداد و لەگەڵ ئەوە کاکە ئێمە بەغا بە فریشتە نابینین عێراق بە فریشتە نابینی ئەسڵەن بەدبەختێکی گەورەیە عێراقیش لە شاریعەکەیەوە وا سەیری هەرێمی کوردستان نەکات ینی ئەوەی دژی هەرێمی کوردستان بێت چانسی زیاتری بەدەستهێنانی کورسی هەیە ئەم نەفەسە لە بەغدادەوە بینین لە شاریعە سیاسەکەیەوە بەڵام بەوەشەوە بەدبەختێکی زیاتری لەم تەوقیتانەیە زۆربەی کات ئەو سەرۆک وەزیرانەی کە سەرۆکی وەزیران بووە
کەمتر خۆی کاندید کردوتەوە بۆ سەرۆک وەزیرانی داهاتوو ئەم ینی یەکێک لە بەدبەختیەکانی ئەم ململانی ئەم تەوقیتی ئاخری نێوان هەرێم و بەغاوەیە بەڕێز سوودانی بەسەر چاو کە کاری باشی کردووە ئاوەدانی عیمرانی هێناوە بۆ عێراقوانە ئەوێت خۆی کاندید کاتەوە بۆ سەرۆکی حکوومەتی داهاتوو ئەمە وای کردووە هەندێک زەختی سیاسیەکە کە دڵنیابە لە دوای 11 کە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا 180 دەرەجە گۆڕە چکە پێویستی بە پارتی و بە یەکێتی و بە کورد و بە ئەوەیە بۆی بڕیار وابێ کورسی سەرۆکی حکوومەت بەدەستبێنێتەوە جامە بەسم چییە ئەم نەفەسە تۆخ کراوەتەوە تۆ بەردەوام لەژێر هینی ئەوای هەوەیەکیان پێ تعریفێڵن ئەمە جاشە ئەمە خۆفرۆشە ئەمە خاینە ئەمە چاوساغی عێراق کاکە ئەم نەزەرە کۆتایی پێ لەبەرەوەی هەر وەزیرێکی پارتی هەفتەی ڕابردوو لە بەرامبەر سوودانیە ستایشی سەرۆکی دەوڵەتی عێراق و ئاوەدانەکانی عێراق و خۆ ئێمە بۆ ناڵین جاش من قەت ناڵم ئەو وەزیری عێراقە وەزیری عیمرانە و ئەبێ ئەوە کاو ئێمە بەشێکی لەو عێراقە بۆ ئێمە مافە خۆمان ناین بڵین جاش خەڵکێک جاشە خۆفرۆشە بەس بۆ تعریفەکەی حازرە ئەمە بۆ شاردنەوەی دزی و ڕاوڕوت و ئەمە درۆیەکی فشە قەومیە لەگەڵ ڕێزما بۆ جەناب و بینەرانی بەڕێز لەسەر ئەمە بنای ئەم تۆمەت و ئەوانە کاسپیەکەن کاسپی بە ناوی خەڵکو و بە قەوارەکە و بە نیشتیمان و بە ئاڵا و بە سنوور و بە ئەوەکەن هەر لەبەر ئەوەیە وای کردووە ئەم تعریفە حازر بێ ئەی ناگەر بێتە سەر ئەوە ئێمە کە سوکارمان قوربانیاوە کیمیاباران کراوە من قەوارەکەی خۆم خۆشەوێ هەرێم خۆشەوێ حکوومەتم خۆشەوێ بەڵام ئەمە نا حکوومەتێکی حزبی کە بەردەوامی بابەت زی و ڕاوڕوو دایم من مەبەستم یەک ئەبێت جا بکرێتەوە خەڵکێکی نیشتیمان پەروەر لەم وڵاتە نیشتیمانەکەی خۆی خۆشێ بەس تۆ خۆ کردووە بە خاوەنی نیشتیمان خەڵکیشەکەی بە خاین و خۆفرۆش اینجا لە بەرامبەرەوە شار کێشەکان لەگەڵ بەغا حل ناکەی ئۆپشنی شپێ نییە بۆ دەمەویستم ڕێکەمە بڵم کاک شۆمانیانی تۆ هیچ کەسێ حەز ناکە بەڕاستی ڕووکاتە بەغدا داوای پارە لە بەغداکە حەزەکە ئەم حکوومەتە ینی ئەمە مافێکی ئەساسیە فەرمانبەر ئەبێ ڕووبکاتە حکوومەت تێرم بڵێ موچەکەم کوا کە تۆ نایەتێ بەدیل چیە لەم لەش لەگەڵ بەغدا تۆ ڕێناکەوی ینی تۆ خۆت وەکو جەناب باسە کرد یان لێک تێگەشتنیەکە بووە تۆ ئامادە بووینە و ڕادەستکەی نیوەی داهاتی نانەوتی ڕادەستکەی تێگەی کاکە واز لە تەوتینیش بێنم هەژماری بناڵین تەوتینە تۆ کە هەنگاوێک نانەی ئەو چۆن هەنگاوت لەگەڵانێ قسەکە ئەمەیە بەڕاستی خەڵک حەزی قەت بەمە هەبووە چاوەڕێ بەغدا بکە چاوەڕێ ئەوەی کردووە کە حکوومەت هێرێمی کوردستان سەری مانگ بەڕاستی موشەکە لە من و لە جەنابت و لە هەموو ئەو خەڵکەشی ئێستا ئێمە بینێ و کە ئەوەیە لەم هەرێمی کوردستانە بە فەرمانبەرانیشەوە پێی خۆشە حکوومەتەکەی خۆی خەزێنەکەی ئەوەندە زۆر بێسی ڕۆجارێ هیچ کاتێ مەمنونی ئەو بەغدادە نەبێت مەمنونی ئەو جۆرێک لە ڕووزانەوە و پاڕانەوە بەدەست تەیفسامی و کۆمەڵی خەڵکی شۆڤێنیەوە کە ئاوا ئەڕوانێتە مافە دەستوریەکانی ئێمەمان پێ خۆش نییە بەڵام بەسەر چاو تۆ کێشەکان لەگەڵ ئەوە حل ناکەی خۆش ئەڵی ناتوانم موچەیمان یەکەم پێ بدرێ ئەی لە المەفەر ئەی بچین بۆ شوێ کاک سامان لەکوێ داوای موچەکەین ئەی باشە خۆش بە دەمڕاست و برا گەورە و خاوەن قەراری ئەم میلەتە ئەزانی بەم هەرێمە ئەزانی بەسەر چاو لیستی یەکەمی زۆری نەی بەس ئەی باشە 10 ساڵ نەتوانی وە کێشەی موچە حەلکی لەگەڵ بەغدادا ئەتەوێت دەیتریژی دامی پێبین خەڵک فەوتا کاک سامان لای هەرێم بوو هەر کێشەی هەبوو هەر کێش ینی تۆ باس لەوەکە بۆ 44 موچە نەدراوە ئەوی کێ بە لێبڕینۆ دراوە بەڵێ وایە پلە بەرزکردنەوە هەر نەماوە شتێکی خۆشتیش ینی ئەوی زەنابە فەرمووت 44 موچەت نایەوە لە 10 ساڵی ڕابردووە ئێستا قەرارێکیان دەرکردووەڵەنچی لە مانگی حوتەوە بەڵێ لە ساسی چی لە ساسی ئەو موچێ بنەڕەتی والله ئەمە هەزەلەیە کاکسام هەر بەجددی ئەخرا تۆ پیاوێکی قانونی بەڕاستی لە ڕووی قانونی چۆن مامەڵە لەگەڵەمە ئەم مەزەلەیە بەوەی کە جارێ ئەم پارەی بۆ کێیە ڕوون نیە لە کتابەکەی وەزارەتی دارایی کە پشتی بەستۆ بە دوو کتابی حکوومەتی هەرێم کتابی ئەنجومەنی وەزیران ئەم پارەی بۆ کێیە بەغا داوای کردووە بەغا بۆ لە ساحە حوتەکەی کە داوا ئاجامنیش مەبەستم ئەگەر بۆ بەغدادە بۆ بداوای لە ساحە حوتەکە ناکە ئەگەر بۆ هەرێمی کوردستانە موچەخۆر لە تەوقیتی خۆیان بە قانونەکەی خۆی لە ساحەوتی یاوە ئێستا بۆ بە ئەسەری ڕەجعی گەڕێنەوە بۆ ئەوە اینجا لە هەمووی گرنگتر تۆ موچە پێنەیاوە بڕینی موچەی ڕێبڕینی خانەنشینی بۆ ئەوەیە موچۆ پێیاوە موچەت پێنەیاوە لێبڕینەکەشی لێبڕی تۆ پلەیشت بەرز نەکردوەوە زەرەری یاوە لە موچە پلەت بەرز نەکردوێتەوە موچەشی پێنەیاوە ئەسڵەن لە هەمووی گرنگتر هەنێ مانگ بە پاشەکەوت پێداوە نیوەی پێداوە ئێستا بڕی لە ساسیەکەی بڕی عیب بکاکە والله ئەمە شەرمە هەر شەرمێکی ئەمە چۆن ئەکرێت لە ڕووی قانونی ئەوە و ئێستا ئێمە لە هینی ئەوان چۆن بتوانین دەرەچەیە بۆ ئەم بابەتە بدۆزینەوە کە من مەبەسم ئەوەیە ئەم من تەمەنامەکەم حکوومەتی هەرێمە
والله بە حکومەتی خۆم و بە حکومەتی کە سوکار وێزان بەڵام دڵسۆزەکەی تیان نبینین ئێستا ئەگەر خواستی بەخایە ئەبوو حکومەتی هەرێمی کوردستان بڵێ کاکە ئێوە ئەم قەراری باشە وەڵای کاک چۆن پرسیارێکە یعنی بۆچی بەغدا داوای ئەو لە سەدا حوتە ناکە کە سندوقەکە بەتاڵە کاتێکە هەمواری آخر منیش ناڕوونی هەیە بۆی کە نازانین ئەم پارە بۆ چۆڕوە ئەچێ بۆ کوێ ئەگەر هی بەغدادە بەخابێ داوای باخەکەی بکە ئەگەر هەر بەغدادیشە ئەی فەرم و حکوومەت هەرێمی کوردستان بەغداد داوای باخەکەت لەکە گریمان تۆ نابێت دیفاع لە موچە خۆرانی خۆخەی تۆ نابێت بڵێ کاکە ئەم قەراری مەحکەمەی ئیتیحادیە بێت لە بڕواری دەرچوونیەوەیش پێگرێ ئەلفوبەی قانونە قانون و بڕیاری محکمە لە ئیزدارەکەیەوێتی ئەمجا حکومەت هەرێمی کوردستان خۆی بۆ قانونە ئیشی کرد خۆی بە قانون فەرمانبەر نەیوتۆ من بۆ یعنی تەقسیری فەرمانبەر لەکوایە کە حکومەتی هەرێم خۆی پابند کردو بۆ بابەتەوە بۆیە ئەگەر بەغدادیش داوای کردایە 1000 ڕێگە لە بەردەم 1000 ڕێگە و پاساوی قانونی لە بەردەم حکومەتی هەرێما بوو نەچێتە ژێرباریەوە بەس بەدبەختیەکە لێ بڕینەکە زۆرە کاکشمان ینی لە 50 تا 150 بۆ هەر کەسێ مانگانە لە نزیکی لە 48,000ەوە ئەڕوات بەپێی ئەو موچە بنەڕەتی کە پێدرێ باشە بۆ تۆ بەدبەختەیەکی تریشە ئێستا سێمانجارێ موچەشی پێ بدرێ و لە ساسی موچەکەشی لێ بڕێ ئابە و فۆرمەش لێ ببڕێ وڵی ئەمە زۆ قورسەوە ئەبوو حکوومەتی هەرێمی کوردستان من مەبەسم یەکشتە حکوومەت ئەگەر هەندێک جوڵەی بیکە خۆی کا بە خاوەنی وەکو دیفاعکەرێ بۆ ئێمە حەز بەوە بکەین ئەم حکوومەتی خۆمانە دیفاعمان لێکە باشە بەغداد داوا لێکە ئەچم داوا لە محکمەی ئیتیحادی تۆمارەکەم حکوومەتی هەرێم بیکە باشە بەغداد داوا لێ ناکە حکوومەتی هەرێم پارە بۆ چییە سنووقەکەش دروست نەکردووە ئەو قسانێکیکەین ئەڵەن کاکەمانە حکوومەتەکەی خۆیان خۆش ناوێ و دژی حکوومەت باشە بۆ پاساویان بەدەسەوە تەمە نامەکرد ئێمە سنووقەکەشمان دروست کردایە و پارەکەشمان لێ بڕایە لە تەوقیتی خۆیان بەڵام کە قسەی حسابی و قانونی شەکەی ئەڵەن کاکە نابێم قسانە بکەن ئەمە چاوساخ من بە چاوساخی حکوومەتی عێراق وەکو وابێ حکوومەتی عێراق لە گوێی گانووسە بێ نەزانێ ئێمە خەریکی چین ینی وەکۆی ینی ئەم خەڵکە لەسەر تەلەڤیزیۆنەوە قسە بۆ میلەتی خۆیەکە و میلەتی خۆی وشارەکاتە ئەوەکە وەکۆی بەخا نەزانێ لێرە بەخاگەی لە هەموو شتێکە کاک سامان کە ساڵە گروپێکیان دروست کرد و ئاسەنام چاپێکەوتنانی ئەماموو بۆیان تەرجەمەکەن هەمووی نەس بکەن و ئەخرێتە بەردەمی بەڵێ ینی خۆلەوانەیە خۆشش نەبێ هەندێک شتێ بوترێت نەسبی هەواڵ و خەبەری تەلەڤیزیۆنی ئەعلامی کراوە خراوەتە بەس بەردەست سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق ئێتی ئەمە ئاوا مامان لەگەڵ ئێوە ئاکرێ ئاوا ئەو ئەکرێ باشە ئیتر ئێمە بۆ چییە ئێمە بۆ بیم ئێمەش نا خەڵکی تر پەرلەمانتارەکانەوە ینی قەزدم لەوەیە ئەم نەفەسە کە تۆ ڕخنەیەکی دڵسۆزانە بە زمانێک دوو لە تەشیر دوو لە ناوزڕاندن ئەڵین ئەمە ناقانونیە ئەمە ئاوایە ئەمە بەم جۆرەیە ئەستان ئەمە لە مەسلحەتی خۆتانە بڕۆن شەر لەگەڵ عێراقاکەن مەسنە ژێرباری ئەم لە ساسەیە ئەوە ئاواشی لەکەن کە یەیتەوە سەر ئەسڵەکە ئەڵێ کاکە موچەم بەرێ ئەڵێ بەغداد ئەڵێ چاوەڕی بەغدادی ئەچی بۆ لای بەغدادی بۆ لای تەیب سامی ئەڵێ بڕۆرە بۆ لای هەرێمی التیزامەتەکانی جێبەجێ نەکردووە ئەی سەرگەردانی و بەدبەختی ماڵوێرانێکە هەر بۆ موچە خۆر بێ کە هەر بۆ موچە خۆریش بووە 10 ساڵار بۆ موچە خۆرە ئەوە مۆزوعی نەوت ئەوە ماوەتەوە کە قدرێتێکی ئیرادەیەکی زۆر زاڵی سیاسی باڵایەوێ بەخوان دەکات ئیقلیمی و دەوڵەتیش حەلی ئەمە هەنێک لە ناو خیاڵدانی هەندێک لە بەرپرسە باڵاکانی ئەم وڵاتی ئێمە حکومڕانانە ینی خیاڵێکەیە کە گوایە دۆخی عێراق تێکەچێ ئەم دۆخە چاوەڕێوەن کە تێک بچێت ویتر ئەوان خۆ بەخۆ ئیدارێم ئەم هەرێمە بکەن یان نەخێر لە لایکی کە ئەڵێ ڕەنگە ئەمریکا پشگیری ئێمە بکە بۆی کە ئەم نەوتە بفرۆشین و جارێکە ئێمە خۆمان ئیداری خۆمان بکەین و دەستمان لە بەغدا ببێتەوە ینی ئەگەر من پرسیارەکەم یاسایی بێ ینی لە جەنابەت بپرسم ئێمە لە ڕووی قانونیوە ئەتوانین بەڕاستی لادین لە دەستور و رادین لە بنەماکانی دەست و کەمەی بەستوەتەوە بە عێراق و جارێکە مەتوانین نەوتی هەرێمی کوردستان بفرۆشین خۆی لە ڕابردوشە خوێندنەوەیکی هەڵە بوو بۆ دۆخی عێراق پێیان وا بوو لە ڕاستەوخۆ لە دوای شەڕی ئێران و ئیسرائیلەوە ئەم شەڕ پریشەکەی گوازرێتەوە بۆ عێراق و بۆ حەشدی شعبی و بۆ هێزە میلیشیاکان و ئەوانە بینیمان وتیان ئێرانی شەڕوخێت ینی ئەو خیاڵدانە هەبوو ئەو ئەڕوخێ و ئەمەش وەکو پولی دۆمینە من نەزانم ئاڕاستەیەکەیە بۆ لاوازکردنی خەتە ئێرانەکە لەلایەن ئەمریکا و ئیسرائیل و من تێگەم کە لەم منتیقاە هەیە هەتایبەتی ئەو ڕێکەوتنی دوێنێ لە بینی ئازربایجان و ئەواکرا ئەو خەتە ئەبینین کە بۆ داڕشتنەوەی سیاسەتی تازەی ئەمریکا و وڵاتە زلێزەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵام لە دنیاشە
ئەم خەیاڵ پڵاوی لەکوێیە مەخ جۆرێکە لە خەیاڵ پڵاوی خۆی بە پلانشتە بێگومان ئەبێ پلانە هەبێ باشە گریمان چاوەڕێ ئەوەی مانگی 9 دۆخی عێراق تێکچی کە پێشبینیەکەیە لە دوای ئەم مەراسیمی چلی ماتەمینی حوسێنی ئەو پرۆسەیەوە هەندێک مزاهرات وانە لە عێراق ڕووبا و دۆخەکە هەتا تێپەڕانی قانونی حەشدی شعبی ئەوەیەکە لە گرفتەکان مەوزوعی قانونی حەشدی شعبی کە تێئەپەڕێ تێناپەڕێ یعنی ئەم مەلەفە ئەم دۆخە تا ڕادەیەک دۆخی عێراقی لەسەر شکوێکی ئاگرە نازانی ڕوئایانە بەڵام تۆ هیواتە بەناکردن یان چارەسەرکردنی کێشەی موچە ئەوانە لەسەر ئەمە تەبەنا بکە یان بنیاد بنەری ئەی باشە خەڵک چاوەڕە ناتوانێت تەحمل ناکە مانگێک و دوان وسیان و ئێگریمان مە 4 مانگی تر ڕۆیە 6 مانگی تر ئەی باشە تاوە تۆ بەدیلی چیە بۆم 6 مانگ ڕاست بەدیلی چی ئەوە بۆ نمونە بەسەر چاو تا ئەم ساتە سیاسەتە عامەکەی ئەمریکا باسی ئەوەکەن هەرێمی کوردستان و عێراق بێ ڕێبکەون هەرێمێکی ئارام و فیدرالی لە چوارچەوەی دەوڵەتی فیدرالیە من باسی ئیتارە عامەکە یەکەم تا ئەم ساتە ئەمە ڕاستەکە وترێ بۆ نمونە ئەمریکار بە عێراقاڵێ کاکە ئەبێ ڕێبکەی لەگە هەرێمە ئەی معقولە هیچ بە هەرێم نەڕێ بڵێ ئەوش ئەبێ پابند من بۆ ڕێکوردنەی کاتانە هەر لە دوایین بەیاننامە باسی جێبەجێکردنی تیزاماتی بەیاننامەی وەزارەتی خارجی و هەتا ئەوەی قۆسڵخانەی هەولێر باسی جێبەجێکردنی تیزاماتەکە زۆر بەڕوونیاڵە تیزامەتەکان جێبەجێکری و ڕێبکەون هەتا باسی ئەو شکرێ مەوزوعی موچە جیا بکرێتەوە لە ململانە سیاسەکان من مەبەستم یەک شتە تەمە ناکەم سەرۆکی حکوومەتی ئێمە بەڕێز کاک مەسرور هەتا پارتیش هەتا هەموو حکوومەت هەموو لایەنەکان ئێمە لۆبیەکی ئەوە بەهێزمان هەبێ ئەمریکا ئابە و زۆرە دیفاعمان لێکە تەمە ناکەم جایسە خەیاڵ پڵاوێکی تری شێڵێن هەر لە ئەمریکا و یەکسەرڵێن ئەو پارەی نەوتە هاوی کە فرۆشێت تەمە ناکەم ئەمە ڕووبە بەس ئایا لەسەر ئەرزی واقع ئەمە ڕۆیە ئەمە پێدراوە سیاسەکە ئەمە نامان پێڵێ بۆی ئەم خەیاڵدان ئەگەر هەش بێ ئەگە گریمان هەش بێ دۆخی عێراق ئاوا تێکچێ مەوزوعی حەشدی شعبی تێکچینی دۆخی ئەمنی هەتا مەوزوعی چی کاک سامان ئەومان لایەت نەچێ 27 2026 ڕێکەوتنی نێوان عێراق و تورکیا تەواو بێ مەوزوعی بەندەری جیهان و ئەو خەتەی کە هەیە باسی ئەوە شکری ئەمەش دەواازەیە کە بۆی هەرێم جیا لە ئەو دەواازەیە بکاتە خۆ بەخۆ نەوتی خۆی بفرۆشێ و هەتا مەوزوعی غازەکەی تە گۆڕێ ئەوانە بەڵام هەموو ئەمانە گریمان پشتیوانی دەوڵەتیمان هەیە گریمان قۆناغێ دروستە بێ خۆمانە چین دەسەکەین و بە فرۆشتنی نەوت و غازە فرۆشین و سەرچاوی داراییمانە بێ بەڵام ئەمە کەی ڕۆیە کەس نازانێت چۆن ڕۆیە کەس نازانێ ئەمە من مەبەسمەوەیە خۆت ڕەبتکەی بەمەوە هەر مماتەڵە بە ڕۆژکەی مماتەڵە بە کاتکەی چاوەڕێی ڕووداوکەی چاوەڕێی ئەوەکەی دەستەوەسانیشبی بۆ حەلی موچۆەوە آخر خۆی لێرە پرسیارێکی جدیەتە پێشەوە یعنی ئەگە تۆ هەموو ئەمانت کرد ئەمە لە حکوومەتێکی بەڕاستی مؤسساتی ئامە دروستە بێ معقول نییە لە داهاتی ناوخۆ لە بینی دوو زۆنە بە یەکتری ناڵێن داهاتیان چەنە یعنی هەولێر و بەغدا تەحەداکەم بەرپرسێکی ئیداری بۆ نمونە وەزارەتی دارایی لەولێ بزانێ داهاتی ئەم سلێمانیان چەنە ئەمیش بزانێ هەولێر و دووەک چەند جاواییتە سەر خاڵی دووەم کە گرفتە لە بینی هەرێم و بەغدادا مۆزوعی داهاتی نانەوتیە کە ڕادەسی بەغا کرێت دوو ئاڕایی جیاوازەیە سەباسی ئەوە شەکەین جارێت تۆ هەر داهاتی هەرێم وەکو هەرێم یەک سەلەیە یەک داهاتە داهاتی ناوخۆ یەک داهاتە تا ئەم 120 میلیارەشی کە نێراوە بۆ بەغداد بەخوا بە 53 ئەوەی خۆتم بۆ بنێرە 53 لێ سێم بەدبەختێکە بەمەشەوە ینی ئایا گریمان ئەوە پرسیارێکێتە پێشەوە هەموو داهاتی ناوخۆیان نانەوتی هەرێم یەک داهاتە بێگومان یەک داهات نییە یەکتە سەر خاڵی دووەم هەموو داهاتی نانەوتی داهاتەکان هەمووی ئەچێتە خەزێنەی گشتیەوە نەخێر ناڕۆنی و ناشەفافی هەیە و هەر لەسەر ئەساسی ئەوەشە من دوێنێ شتێکم نووسی و 2 ساڵ پێش ێستا لەو تەوقیتەی کە قانونی ئیداری مالی دەرچوو کاک سامان ئێمە زەنگێکی مەترسیدار مالیاوتمان ئەم قانونە مەترسیدارە بۆ هەریەم قانون ئیداری مالی وەکو دەستوری مالی عێراق وایە بەپێی ئەوە دیاریکراوە مادەی 29 مەحافەزەکان و ئەقالیمەکان چۆن پارە ئەنێرنەوە سەلەی داهاتی فیدراڵێکە ئەمە باسی ئەوەکەین ئەم داهاتی نانەوتی ئەبێ بە گرفت لە بینی هەرێم و بەغا فەلەبەرەوە ئێستا گرفتی گەورەیە گرفتی گەورەیە بۆ مانایی دوو تێڕوانینی جیاوازەیە لە بینی عێراق و هەرێمە عێراق ئەڵێ من لە 150 داهاتی نانەوتی تۆتەڵمەوێ هەر هەمیمەوێ ئەویشەڵە فیدراڵ هەرێمیشەڵێ داهات لە 150 داهاتە فیدراڵەکان و گوموریەکانە بەڵام ئەمە چۆن حەلەکرێ ئەم نیزاعەت چۆن حەلەکرێ ئەبێت لە سیغەیەکا بگەن بە حەل یعنی خۆ ئەم گۆترەکاری کە هەیە حتا ئەمە ساغ نەکرێتەوە ئەو میزان مراجعیت کە تەقدیم بکرێ بەهای نییە چکە تیاڕوانین جیاواز هەتا میزان مراجعەکە تۆڵەی ئەمە گریمان
داهاتی ئێمە 400 ملیارە بنەوە 300 ملیارە ئەوەی ڕۆی بۆ خەرجی و ئەوەی ماوەتەوە چۆن ئەو لە 150 چۆنە بڕێ جیاوازی هەیە تا ئێستا حل نەکراوە کە لە کاتێکە بەڕێی من ئەگەر سی قانون ئیداری مالیکەی ئەو بەهانە ینی ئەمە جۆرێکە ینی تۆ بڵێ هەندێ داهاتی تا ئێستا شتێکی تری شوێنەوە بەس بۆ دەغدغەی خەڵکی عقلی ئەو میلەتە ئەڵێن پارەی حانوتەکەشمان لێ وەرەگرن حانوتی مەکتەب بەڵێ بۆ باسی ڕاوڕوتی ئەو شوێنانی تر ناکەن ئاڵەن بە مۆزووی پارەی حانوتە بەس بۆ ئەوەی وێنەکە بشێوێن کاک سامان بۆی وێنەکە بشێوێن دەڵێن کاکە ها عێراق داوای پارەی حانوتمان لێەکە بەڵام سە شوێنی کە قاچاق هەیە هەزار شوێنی تر هەیە کە ئەبێ بدرێتەوە بە بەخا هەزار شوێنی تر هەیە پارەی قاچاخە بەس بۆی فۆکەسەکە لەسەر وێنە گەورەکە لابەری بۆی ئیدارەی عقلی مستەمعەکەت و دەغدغەی ئەو خەڵکەبی بڵێ بەغا چەند زاڵم و ئاوایە داوای پارەی حانوتمان لێەکە ئەو شتانی تر ئەی پارەی گوموریەکان و ئەوە خۆ بەوەشەوە کاک سامان ئێستا ئەوان بڕیاریانەوە مانگە 120 ملیار بنێرن لە دوای مانگی حوتەوە لیژنێ ساغ چۆن بنێرێ پرسیارەکە ئەوەیە بۆ نێتپاشی ئەم پارە بۆ نانێرن لە متمانەمانی ئەڵێ تاوان موچەکە بڕیان موچەکە بنێمە داوایکە لە گرفتار ئەساسیەکان نە بەغا متمانی بە هەرێمە نە هەرێم متمانی بە بەخایە نە بەغا متمانی بە هیچ ڕقمێکی حکوومەتی هەرێم هەیە و دۆخێکیش دروست بووە باشە تۆ ئەڵێی ئەوە مانگی پێنجیشی نردووە مانگی ساڵی ڕابردوش نردوێتی من نابم بە محامی عێراق من نابم بە دەمڕاستی عێراق بەڵام ئەوڵێ ئیلتیزامێک لەسەر شانێتی کاک سامان یان ڕادەستکردنی داهاتی نانەوتی ئیلتیزامێکە بە پێی بڕیاری دادگای فیدراڵی بە پێی قانونی ئیداری مالی بە پێی قانونی موازنە ئەم هەرێمی کوردستانە بیا بە بەخا ئەم دەسیکردنە چییە؟ لە ماوەی 5 مانگە زیاتر لە 5 تریلیۆن دیناریاوە بە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان 400 ملیاری ناوە ئەسڵەن 4 مانگی سەرەتا کاک سامان مانگی 48 ملیار 50 ملیار نێراوە تۆ بڵێەوە 120 تریشی نردووە بۆ ئەم 5 مانگە یعنی ئەوە 320 ملیارەکە تۆ بڵێ 350 ئەو 5 تریلیۆن و 500 ملیاری نردووە باشە ینی من بەسم یەک شتە ئەم سەگریمانە پارە هەیە بۆ مانگی 6 بۆ نانێری بینێرە وەکو هەچەند من ئەو کاتەش وتومە کاک سامان بەبێ بە گۆترەکاری خۆ تەسلیمکردن یان خۆ ڕادەستکردن بە ڕقمێکە 120 ملیارە بۆ مانگی 5 و 6 دوایی ئەبێ بە بەڵا بۆ هەرێمی کوردستان دوای ئەبێ بە بەڵا تۆ ڕاستە بۆ 2 مانگەڵێ من بۆ مانگی 5 و 6 نێرم تۆ مانگی 5 و 6 120 نێری 4 مانگەکەی سەرەتا 50 نردووە ساڵی ڕابردوو 7 مانگ نێراوە 80 ملیار 78 ملیار 70 ملیار ئەم جیاکاری و یاریکردن بە ڕقەمە بێمتمانەیشی دروست کردووە ئەمەیە وای کردووە عێراقیش هەڵە من متمانە بە ڕقەمەکانی تۆ نیە سەرباری ئەوەی جیاوازیەکی خۆڵ هەیە لە بینی ئەو دوو تێڕوانینەی لە 150 چۆن ئەیتێ هەرچەند لە مادەی 29 لە قانون ئیدارەی مالیە الحەق جیای کردوێتەوە هەندێک دەوائر هەیە ناگەڕێتەوە هەر پارەکەی ناگەڕێتەوە بۆ بەخە بۆ ناو شوێنە بۆ دایرەی ئاو و دایرەی خزمەت گوزاریەکان و ئەوە ئەمە لە قانونەکە هاتووە بەڵام لەو قانونە کە بەدبەختێکی گەورەیە لە قانونە تێپەڕی بەسەر پەرلەمانتارە کوردەکان و کوردی خۆمانە بە حتا کاسە سیاسیەکەشە مادەی 29 ئەڵێ محافەزاتەکان چۆن پارە نێرنەوە بۆ ناوەن ئەڵێ لە کەوانەیەکی شاڵێ محافەزەکانی ئەقلیمیش ینی هەرێمی کوردستانیش یاوتا کردو بە محافەزەکانی باشە زۆر بەڕوونی هێناوێتی باشە بۆ هێڵاتان ئەمە تێپەڕێ هەرچەند لەوەشە ئەو لە 150 کۆمەڵێ داوائری ئیسیسنا کردووەڵێ هەر بۆ خۆیان سەرفێکەنەوە ئەمە یاخود دەڵەن چی بینێرەوە بۆ بەخا ئێمە بۆتان ئەنێرینەوە کە مەبەستم یەک شتە ئەم داهاتی نانەوتیە بووی یەکێکتر لە گرفتەکان کە تا ئەم ساتە دیوانی چاودێری هەرێم وەزارەتی دارایی هەرێم لەگەڵ دیوانی چاودێری عێراق وەزاری دارایە کۆن ڕێک نەکەوتن لەسەرەوە شتێکیان حازر کردووەمەی هەرێم ئەمەی بەخایە ئەخرێتە بەیانی خرێتە گریماگەر بکرێ خرێتە بەردەم سوودانی باشە حل نەبووە ئەمە حل نەبووە تۆ تەسەورەکەی ئەم ساڵ یان ئێمە تا کۆتایی ساڵ چەند موچە دابش بکە کاک سامان ئەمە پرسیارێکی زۆر جوانە من دایم لە میوانەکان تقریبان یەکەم خۆم پێشبینیەکەم کردووە بەس نایڵە خۆی الحەق من ئەیلێم ینی بۆ میلەتی خۆمان ئەڵێم ڕاستەن هیچ شتێک لەم عێراقا هین ناکرێ ئێمە لە مانگی هەشتا پێشبینی کراومە موچەی مانگی 6 بێ لە مانگی هەشتا پێشبینی کراوم یعنی ئەچ پێێنینە مانگی 120 ڕۆژەمێنێ بەڕەخەم 120 ڕۆژەمێنێ بۆی موچە بدرێ چەند مانگ موچە نەدراوە 6 موچە عقل و منطق پێت ئەڵێ ئایا عێراق 6 تریلیۆن پاران هێرێ بۆ تۆ ئەو لە 25 12 قاسەکەی خۆی دا دەم خۆش 25 12 دایەخە ینی تۆ بڵێ کەمتر لە 6 مانگە مێنێ کەمتر لە 6 مانگە مێنێ 5 مانگ و نیو تێمێنێ 5 مانگ و نیو لەم 5 مانگ و نیوە 6 موچەیە بۆ هەرێمی کوردستان لەم تێڕوانینە جیاواز و بەریەکەوتنانە پێش حکومەت تەشکیلەکرێەوە ئەستان ئەچیتە ناو حملە ئینتیخابات و مزاهرات و ئەو وەزعەوە ینی ئابم فۆرمە لە خلالی 180 ڕۆژە کە 3 مانگە
6 تریلیۆن 6 موچە زەمانەکرێ کە کێشەکان حەل نەبووە زۆر بە قورسی بینم وڵی بێهیوایی نابەخشمەوە بەس ئەبێ شتێ بڵێ لەگەڵ واقع بگونجێ خۆشبەختانە لەوەتەی هێن ئێمە شتێکمان نەوتووە کە دوایی ئاوڕێ بۆ بینەوە بڵین ڕادوێ دەرچووە بڵین وانە بۆ یانی بێ شتێ بڵێ لەسەر ئەرزی واقع بگونجێ پێدراوەکان پێ بڵێ من زۆر بە قورسی بینم ئەو 6 موچە بەو فۆرمە هەر 6 موچەکە زەمان بکرێ و کە لە کاتێکە حکوومەت یاریمی کوردستان لە مانگی دووەتی ئێمە زەمانی هەر 11 موچەکەی ساڵی 2025 مان کردووە ئەوە ئێمە ئەوە شەشی بەس خوازا لە چۆنە درێ ینی ئێستا مانگی 6 فەلەبەرەوە لەو تەسەورەکەی سێ موچە بدرێت تا کۆتایی ساڵ ینی ئەگەر بەم نیزاع و بەم کێشمە بڕوە زۆر قورسە زۆر قورسە چکە سەرنج بەکگین کاک سامان لە مانگی 5 تایەکینۆ دوو موچەیەت ئەگەر بێتیش 28 تایەکینۆ تقریبا لە خلالی 4 مانگ زیاترەکە ئەم مشاحنات و وەزع بڕوە دوو مانگ جارێک دوو مانگ کەمتر لە دوو مانگ و 5 ڕۆژ موچەیەک ینی قورسی بینی دوو بۆ سێ ئابەوە ڕوا دەگەر مشهورێکی نەخورێ ینی بۆ ساڵیکەی ساڵی 25 لە هەمووی گرنگتر کاک سامان جاڵێ ئێمە تۆ باسێ ئەم حکومەت وشتە باسی شتی دوورمەودای لێمەکە چۆن ئامادەکاریەکەن بۆ ساڵی داهاتوو ساڵی قانونی موازنەی 2026 ئابەم نەفەسەیکەن ئابەم وەزعیکە حکومەت پێک ئەگە پێک نێ هەر بەمەی 25 بێگومان بەم دۆخە ئەڕۆ باشە ینی قەزدم لە چییە کاک سامان ینی مشورخۆر و خەمخۆرێک نییە بۆ ئەم بابەتە ینی حکوومەت یاریمی کوردستان کاستە سیاسەکەڵێەوە عێراق دۆخی تێکچی و ئەنی من مەبەستم یەک شتە موماتەڵە ئەبینی بکاتەوە لە هەردوولاوە موماتەڵەکردن دەسیکردن بکاتەوە ینی ئەوە کۆبوونەوەی ئیتاری تەنسیقی ئەوە کۆبوونەوەی لیژنەیەک ئەوە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەمە زووڕێداگای فدرالیمانەکەەوە دەستمان لەو بێگومان ئێمەمانان زۆر بە ڕۆنی پێشتر وتمان ئەوە لیژنەیەک ڕۆی بۆ ئەوێ کورەوە لیژنەیەکە ڕوا لیژنەیەکی ترێنێتەوە بابچین لیژنەکە بێنینەوە ینی جێپەڕۆی چارسەر بێگومان زۆر سپاس دەکەم شۆمان محەممەد شارەزای یاسایی سپاس کە ئامادە بووی زۆر سپاس بۆیش کە تاوە گۆسە بینێری بەناو فاتەن سپێرم خواتان